دوایەوەی بەرپرسێکی پارتی لە ڕێی تویتێکەوە سوکایەتی بە مەرجەعی باڵای شیعەکانی عێراق کرد، ئەم هەنگاوە ناڕەزایی لە ئەنگرانی مەرجەعەتی لێکەوتەوە و بارەگای لقی پارتیان لە بەغداد سووتاند. لە ماوەی چەند سەعاتێکی کەمدا وەزیری ناوخۆی هەرێم کە لە پشتی پارتیە ڕاستەوخۆ فەرمانی دەستگیرکردنی بەرپرسەکەی پارتی دەرکرد و فەرمانەکەش جێبەجێ کرا. با بڕوای چاودێران هۆکاری ئەم خێرا دەستگیرکردنەی کادرەکەی پارتی لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێمەوە ڕاگررتنی دڵی شەقامی شیعی عێراقی و پاراستنی هاوپەیمانی سێقۆڵی پارتی و سەدر و حەلبوسیە. بەو پێی لە گەری هەڵوەشانەوەیەوە پەیمانیەدا لایەنە شیعەکان زیاتر لێک نزیکە بنەوە و پارتیش دەکرێتە پەراوێزی پرۆسەی پێچێنانی حکوومەتی داهاتووی عێراق. وەزارەتی ناوخۆی هەرێم هۆکاری دەستگیرکردنی بەرپرسەکەی پارتی بۆ سوکایەتی کردن بە مەرجەعیەتی باڵا دەجێڕێتەوە. لەلایەکی دیکەوە هەمان وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێم و هەمان حیزب کە پارتی دیموکراتی کوردستانە لە ناوخۆی هەرێم کە دەسەڵاتەکانی ئەمنی و دادوەری و تەواوی دەسەڵاتەکانی دیکەیان خستۆتە ژێرکێفی خۆیانەوە و هەر کات و بۆ هەر مەبەستێک بیانەوێ بەکاری هێنن بە پێوانەیەکی دیکە مامەڵە لەگەڵ سوکایەتی کردن بە هەر جۆرە پیرۆزی و مەرجەعیەت و هەر دامەزرا و حیزب و سەرۆک حیزبێک بە تایبەت لەلایەن بەرپرس و ئەندام و ڕاگەیاندنە فەرمی و سێبەرەکانی خۆیەوە دەکەن و هەموو ئەو سوکایەتیانی لە ماوەکانی ڕابردوودا لەلایەن کادێر و بەرپرسانی پارتیەوە بەرامبەر بە ئاین و خوا و قورئان و مەلا و کەسایەتی ئاینیەکان و تەنانەت هاوڵانی پێغەمبەریش درودی خوای لەسەر بێکراون بێ لێپرسینەوە و بەبێ بڕیاری دەستگیرکردن تێپەڕیون. فازڵ میرانی بەرپرسی مەکتەبی سیاسی پارتی لە چاوپێکەوتنێکیدا ئەڵێ نێارەکانمان زۆر باسی گەندەڵیەکەن، بەڵام لە سەردەمی خەلیفە ڕاشیدەکانەوە گەندەڵی هەیە. هەروەها پەرلەمانتارێکی پارتی بەناوی هێڤیدەر ئەحمەد بە هەمان شێوە لە دانیشتنێکی پەرلەمانی کوردستاندا گەندەڵی حکوومەتەکەی دەداتە پاڵ ئیسلام و دەڵێ گەندەڵی لە سەردەمی ئیمامی عوسمانەوە سەری هەڵداوە. سەردەمی عوسمان گەندەڵی دەستی پێکرد، هەر دەوڵەمەندی فاحیشە ئەم وشەیە هاتە ناو ئەدەبیەتی زماندا لەو سەردەمەوە. ئەم لێدوانانە و چەندین وتەی دیکە سەرڕای پەلاماردانی مامۆسایان و زانایانی ئاینی و دەستگیرکردنیان و سووتاندنی ڕیشی مامۆسایانی نادرکانی کوردەیی لە ناو مزگەوتەکەیدا هەمویان دەچنە چوارچەوەی سوکایەتی کردنێکی ئاشکرا بە هێما و دروشمایەنیەکانی ئیسلام کایانی زۆرینەی گەلی کووردە، بەڵام هەموو ئەمانە بەبێ لێپرسینەوە و هاتنە سەرخەتی وەزارەتی ناوخۆ تێپەڕیون و کەس لە سەریان دەستگیر نەکراوە. لە دوایین ڕووداوی سوکایەتی بە هاوڵانیشدا لە چەند ڕۆژی ڕابردوودا تۆماری دەنگی کەسێک کە پێگەیەکی کۆمەڵایەتی وایانی دیاری هەیە و ناونیشانی ڕوون و دیارە سوکایەتی بە هاوڵانی پێغەمبەری خوا کرد، بەڵام وەزارەتی ناوخۆ نەک ئەو کەسەی دەستگیر نەکرد بەڵکو بەیان نامەیەکیشی بڵاو نەکردەوە. هەروەها چەندین جار لەلایەن هێز و کەسایەتی ئاینیەکانی شیعەوە هێرشکراوەتە سەر سەرکردەوە هێماکانی پارتی کە بەلای خۆیەوە پیرۆزن، تەنانەت هێرشی ڕاستەوخۆ کراوەتە سەر کورد وەک نەتەوە و ڕەچەڵەشی، بەڵام دامەزراوە فەرمیەکانی هەرێم هیچ کاردانەوەیشیان نەنواندووە. ئەمەشەگەر خوێندنەوەیکی بۆ بکرێ ئەوەیە کە چارەنووسی خەڵکی کوردستان لەدەست کۆمەڵە کەسانێکدایە کە هیچ بیرکردنەوە و بنەمایەکی جێگیر و نەگۆڕیان نییە و هەر ڕۆژێک لەسەر پەتێک یاریەکەن، بە جۆرێک بیرکردنەوە هەڵوێستەکانیشیان هاوشانی بەرژەوەندیە حیزبیەکانیان هەڵبەز و دابەز دەکا.